لە ڕادیۆی دەنگی گەلە. کاتتان باش پیسەرانی هێژار لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 1 تەموزی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپا. لە چوارچەوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوە جەلان لە دویسبورگ لە ئەڵمانیا ستاندی زانیاری بەخشینەوە دانراوە و پانگەوازی بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی دەکرێت. ئەنجومەنی ژنانی ئاسیا یوکسەل و ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد دەکتەمی دویسبورگ لە چوارچەوەی هەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە ناوەندی شاری دویسبورگ ستاندی ئاگادارکردنەوەیان دانا. چالاکی ستاند دانانەکە بە لا چالاکیەکەدا بە کوردی و ئەڵمانی پەیام خوێندرایەوە و داوای ئازادی جەستەی ڕێبەرەوە جەلان کرا و جەغ لە چارەسەرکردنی پرسی کورد با ڕێگەی دیموکراسی کرایەوە. هەروەها زانیاری لەسەر فکر و پارەدایمەکانی ڕێبەرەوە جەلان بەخشرایەوە و چالاکیەکە باوتنەوەی دروشم کۆتایی بیات. لە گوندی سوورەدەی بناری قەندیل با مەراسمێک شەهید زەینەب کەناجی ناسراو بازیلان بە بەشداری دەیان ژنی ئازادی خواز و وڵات پارێز بەڕێوەچوو. لە مەراسمەکەدا پەیامێکی ڕێبەرەوە جەلان کە ئاراستەی گەلی باشووری کوردستانی کردبوو خوێندرایەوە و کۆتانامەی شەهید زیلانیش کا پێش ئەنجامدانی چالاکیە گیان بازیەکەی نووسیبووی و وەک وەسیەتنامەیەکی مێژووی بۆ تێکۆشانی ئازادی بەجێما بوو خوێندرایەوە. هەروەها پەیامی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە و خوێندرایەوە کاتیایدا هاتبوو هەواڵانی فیداییمان با ژیان و چالاکیەکانیان هەوێنی ژیانێکی ئازادیان بۆ ئێمە وەک میرات بەجێهێشتووە. مەراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێهاتجێ ئاماژەیە شەهید زیلان یان زەینەب کەناجی ئەو ژنە تێکۆشەرەیە کە لە 30 حوزەیرانی ساڵی 1996 لە دێرسیم دژی پلانگێڕی تێرۆرکردنی ڕێبەرەوە جەلان لە دیمەشق چالاکی گیانبازی مێژووی لە نێو سوپای داگیرکەری تورکدا ئەنجامدا و بە گیانی خۆی ئاگری ئازادی کردەوە و پەیامی دایە پلانگێڕان. هەروەها لا کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور لە ناوەندی خانەوادی شەهیدانی کەمپەکە و بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە چالاکوانان و گەلی کەمپەکە زەینەب کەناجی بەبیرهێنرایەوە. قیمەت نرخی ئەندامی کوردیناسیۆنی ئەنجومەنی عاشتار سەبارەت بە ژیان و تێکۆشانی شەهید زیلان وتاری پێشکەش کرد و لە قسەکانی تەواوی شەهیدانی کوردستانی لە کەسایەتی شەهید زیلان و شەهیدانی مانگی حوزەیران بەبیرهێنایەوە ئاماژەی بۆ کرد کە بینیمان لەو کاتەدا کە هەواڵ زیلان چەند لا ڕێبەرە ئۆجەلان تێگەیشتووە و لە هێڵی ژنی ئازاددا توانیوێت چەند بەرخۆدان بکات. لە کۆتایی مەراسمەکەدا نەمایشێکی شانۆیی سەبارەت بە خەباتی شەهید زیلانیش پێشکەش کرا. هەروەها لە شارە جیاوازەکانی ڕۆژاوا چالاکی بەبیرهێنانەوە بۆ چالاکی فیدایی شەهید زیلان ئەنجامدرا. لە چالاکیەکاندا تێکۆشانی شەهید زیلان وەک سمبۆلی تێکۆشانی ئازادی ژنانیش پێناسەکرا. لە حەسەکە لە 29 ساڵیادی چالاکیەکەدا ئەنجومەنی ژنانی تەفگەری کۆمەڵگەی دیموکراتیک تەفدەم ناوەندێکیان کردەوە و لاکردنەوەی ناوەندەکەدا ڕێکخراوەکان دامەزرا و پارتە سیاسیەکانی ژنانیش بەشدار بوون. هەروەها لە تەلتەمەریش بە هەمان بوونەوە. لە تەلتەمەری کانتۆنی جەزیرەی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەهید زیلان بەبیرهێنرایەوە و لە چالاکیەکەدا کە بە پێشەنگایەتی کۆنگرەی ستار ئەنجامدرا چالاکی و پەیامی شەهید زیلان خوێندرایەوە. هەروەها لە پارکی عفرینی گەڕێکی ئەشرەفی حەلەبیش مەراسمێکی یادکردنەوە ئەنجامدرا و خەڵکی گەڕەکەکانی ئەشرەفی و شێخ مەقسوود و ئەندامانی پارت و ڕێکخراوەکان بەشدار بوون و لەسەر ناوی کۆنگرەی ستار ڕایانگەیان شەهید زیلان یەکێکە لەو ژنە کوردانەی نیشانی تێکۆشانی ژنی کوردیان لە چیاکانی کوردستان نەخشاند. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە ڕایگەیاندووە
دووپاتی دەکەینەوە ئەو هەواڵانەی باس لە ئامادەکاری هێزەکانمان دەکەن بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن دژبەرچەتەکانی داعش لە بیابانەکانی سووریا دوورن لە ڕاستیەوە لە ڕاگەیاندراوەکەی قەسەدەدا نووسراوە دووپاتی دەکەینەوە کە ئەم زانیاریانە دوورن لە ڕاستیەوە و هەموو جموجۆڵەکانی هێزەکانمان لا چوارچەوەی ئاسایی خۆیاندا ئەنجام دەدرێن. هەروەها هێزەکانمان نووسیویشانە هێزەکانمان جەخت دەکەنەوە هەردەم ئامادەن بۆ بەشداریکردن لە هەر هەڵمەتێکی نیشتمانی سووری و نێونەتەوەی بۆ بەرەنگاربوونەوەی داعش و هەر هەڵمەت و ئۆپەراسیۆنێک ئەنجام بدەین لە ماڵپەڕ و پلاتفۆرمە فەرمیەکانی خۆمان ئاشکرای دەکەین. ڕۆژنامەی شەرق ئەوسەد ڕایگەاندووە ژمارەیەک سەرچاوە لە هەولێر ڕایان گەاندووە کە شاندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە بەغداد گەیشتونەتە ڕێکەوتنی سەرەتایی لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت و پشکی بەکاربردنی ناوخۆ بەڵام پرسی شایستەی کۆمپانیانی نەوتیەکان تا ئێستا چارەسەر نەکراوە. بە گوێرەی سەرچاوە ئاگادارەکان کۆبوونەوەی شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی کە ماوەی چەند کاتژمێرێکی خایاندووە هەردوولا گەیشتونەتە ڕێکەوتنی سەرەتایی لەسەر ڕادەستکردن و هەناردەکردنی نەوت و ڕادەستکردنی لە سەدا پەنجای داهاتەکان بڕیاریشە کۆبوونەوەیەکی دیکە بە بەشداریان دامانی ئەنجومەنی وەزارەتی ئابووری لەسەر هەمان بابەت ئەنجام بدرێ. ئەو لە کاتێکدای بەغدا بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ پرسی پەیوەندیەکان لەگەڵ کوردستان دەکات لە ئەگەری دەستێوەردانی لایەنە نێودەوڵەتیەکان تێیدا. سێ موشک لە پارێزگای کەرکووک کەوتونەتە خوارەوە بە پێی ڕاگەیاندراوی فڕۆکەخانەی کەرکووک کەسێک بریندار بووە لەبارەی ڕووداوەکەوە. فڕۆکەخانەی کەرکووک ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوێتەوە بە پێی ڕوونکردنەوەکە شەوی ڕابردوو سێ موشک کە دوانیان لە ناوچەی سەربازی و موشکێکیان لە ناوچەی مەدەنی کەوتوتە خوارەوە باهۆیەوە ئاگر لە پوش و پاواننی نزیک دەواازەی سەربازی کەوتوتەوە و تیمەکانی ئاگر کوژێنەوە سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکان هەر بە پێی ڕوونکردنەوەکەی فڕۆکەخانەکە بەهۆی بردومانەکانەوە کەسێکیش باسووکی بریندار بووە. لە چوارچەوەی هەوڵەکان بۆ یەکێتی نەتەوەی کورد و یەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکان بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لەگەڵ حیزبی کۆمۆنیستی ئێران کۆبوونەوە. شاندی کەنەکە پێکاتون لە زەینە مستەفا، شێرک و حەما ئەمین، نەسرین ئەحمەد، شۆڕش خدر و شاندەکە لەلایەن بەرپرسانی حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پێشوازیان لێکرا. بە وتەی ئەندامانی کەنەکە کۆبوونەوەکە بە مەبەستی گفتوگۆکردن بوو لەسەر ڕەوشی سیاسی و پێشاتە گەرمەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باگشتی و بەهێزکردنی یەکێتی نەتەوەی و دروستکردنی کۆدەنگی پارتولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر ئەگەر و پێشاتە سیاسیەکان لە ناوچەکەدا. لە چوارچەوەی لێپرسینەوەی داواکاری گشتی کۆماری ئیزمیردا کە لە دژی شارەوانی گەورە شاری ئیزمیر دەست پێکراوە سەرۆک شارەوانی پێشووی ئیزمیر تۆنج سۆیر و چەندین کەسی دیکە دەست بەسەرکران. زانراوە لە چوارچەوەی لێپرسینەوەکەدا پەیوەست بە 157 کەسی جەهەپەیی بڕیاری دەست بەسەرکردن دەرکراوە. لای خۆیەوە مراد باکان جێگری سەرۆکی گشتی جەهەپە بە پەیامێک ناڕزایەتی لە دژی ئۆپەراسیۆنەکە دەربڕیوە و جەختی لەوە کردوتەوە کە درێژە بە تێکۆشانیان دەدەن. ئێوارەی دووشەمە دەنگی چەند تەقینەوەیەک لە چەند ناوچێکی جیاوازی تاران بیسراوە و لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵێک ڤیدیۆش بڵاوکراوەتەوە. ئاژانسی فەرمی ئێران ئیرنا بڵاوی کردوێتەوە هەموو ئەو دەنگانەکە لە تاران بیسراون تێستی سیستەمی بەرگری بوون و هیچ تەقینەوەیەکیش ڕووی نەداوە. هەروەها هەر ئێوارەی دوێنێ دەنگی چەند تەقینەوەیەکی گەورە لە لاورمێ بیستراوە و میدیای فەرمی ئێران ڕایگەاندوە ئەو دەنگی کە لاورمە بیسراوە بەهۆی تەقانەوەی پاشماوەکانی جەنگەوە بووە.
ئیسرائیل کات وەزیری بەرگری ئیسرائیل لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆ کردووە نزیک دەبنەوە لە کۆتایی ئۆپراسیۆنەکانیان لە غەزە و ئەمەش دوای هەفتەیەک لە کۆتایی هێنان بە جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران. کات دووبارە جەختی لە ئامانجەکانی ئیسرائیل لە جەنگی غەزە کردوتەوە لە نێویاندا ئازادکردنی تەواوی دیل و بارمتەکانیان و لە ناوبردننی تەواوەتی حەماس. ژمارەیەک بەرپرسی ئیسرائیلیش باسییان لەوە کردووە ئیدارەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و نێوەنگرە قەتەریەکانیان گەشتبینن بەرامبەر بە ڕێکەوتنی ئاگربەست، بەڵام ماڵپەڕی ئەکسیۆس ئاماژەی بۆ کردووە کە ئیسرائیل هێشتا تێناگات بنەمای ئەم گەشتبینیەی ئەمریکا و قەتەر چییە. لە بەرامبەریشدا چەند سەرچاوەیەک با ڕۆژنامەی ئیسرائیل هیومانیان ڕاگەاندووە لە کۆبوونەوەی وەزیرانی کابینەی جەنگی ئیسرائیلی چەند وەزیرێک جەختیان لەوە کردوتەوە کە هێشتا ئامانجەکانی جەنگ لە غەزە بەدی نەهاتووە و پێویستە فشاری سەربازی و سیاسیش بەردەوام بێ. لالایەکی تریشەوە میدیاکانی رووسیا سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی شارێکی ئوکراینیا ڕایانگەیان هێزەکانمان توانیان بە تەواوی کۆنتڕۆڵی شاری لۆگانسک لە ڕۆژهەڵاتی ئوکراینیا بکەن. ئاماژە بۆش دەکەن 2 ڕۆژ پێش ئێستا لەلایەن هێزەکانی رووسیاوە ئاپیان ڕاگەیاندراوە کە بە تەواوی شارێکی ئوکراینیان پاک کردوتەوە. هاوکات تاکو ئێستا ئوکراین کۆنتڕۆڵکردنی شاری لۆگانسکیان لەلایەن هێزەکانی رووسیاوە پشتڕاست نەکردووە. جێی ئاماژەشە لە بەرەبەیانی 24 شوباتی ساڵی 2022 هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین دەستی پێکرد و بەهۆیەوە هەزاران هاوڵاتی کوژرا و بریندار و ئاوارە بوون. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەرشاد بن.